بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم هەموو ڕۆژانێکی دووشەم عەسرەکەی لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبێن کە ئەم کتێبە کورت کراوەیە لە ئیحیا علوم الدین زانای پەیامبەرز ئیبن قودامی مەقدسی کورتی کردوتەوە. کتێبی ئیحیا علوم الدین لە چوار بەش پێکهاتووە. بەشی ئەخیری بریتە لە بەشی منجیات، واتە ئینسان بەچی ڕزگاری ئەبێ و نەجاتی ئەبێ. ئێمە لەم بەشە چەند دەرسمان گوزەرانەوە باس کردووە، گەیشتوێتە ئەوەی یەکێک لەو دەرگایانەی کە ئینسان ئەگەیەنێتە خوا جەل جەلالوه بریتە لە تەوحید و تەوەکل، خوا بە یەکزان بێت و پشتیشی زۆر قایم بێ بەخوا جەل جەلالوه. ئەمڕۆ لە خزمەتانە ئیمام ئەوێت تعریفێکی تەوەکلمان بۆ بکات و دواتریش پێمان بڵێ ئەنواعی تەوەکل کامانە و چین. ئەفەرمێ اعلم أن التوكل مأخوذ من الوكالة. بزانە تەوەکل لە وەکالەتەوە وەرگیراوە، چۆن کەسێک ئەکا بە وەکیل تەوەکولیش بە هەمان شێوازە. بۆیە ئەفەرمێ هەر کەسێکی کرد بە وەکیل هەموو کارەکانی خۆی سپارد بۆ کەسە. ئیتر ئێستا لای خۆمان وەکالەی خاص و وەکالەی عام هەیە. ئینسان جاری وهەیە لە شتێکە کەسێک ئەکا بە وەکیل یان لە گشتی شتەکانیە ئەیکا بە وەکیل. ئەفەرمێ هەر کاتێک دڵ یەکلا بۆ کەسێک سیقەی بە کەسێک کرد ئەتوانە بیکاتە وەکیل. هەموو ئینسانە کاتێک کە وەکیل ئەگرێ لەوە ئەچێ ئەگەر 100 کەس هەبێ یەکێکیان هەڵەبژێرە بۆی بیکا بە وەکیل کە دڵی قەناعەتی وایە ئەم کەسە خیانەتی لێ ناکا، کارەکانی بەڕێوە ئەبە بەچاکی، ناتوانێ هەموو کەس بکاتە وەکیل. بۆیە ئەفەرمێ هەر دڵێک ئەگەر لە کەسێکی ترە بینی بەزەی بینی، هێزی بینی، چاوساغی بینی، هیدایەتی بینی، ئەیزانی کارەکان بە باشی جێبەجێ ئەکا، جاری وهەیە کەسێک سەیرەکەی کە ئەیکێتە وەکیل لە خۆت باشتر ئیشەکانە بۆ ئەوە بەڕێوە، بۆیە ئەیکەی بە وەکیل. ئەفەرمێ دەی ئەمە قیاس کەرە سەر تەوەکل بەخوا جەل جەلالوه کە ئینسان پشت بەخوا بەستێ ئەبێت چه سیقە و چه متمانەیەکی بەخوا جەل جەلالوه لە دڵا هەبێ هەموو کارەکانی خۆی بۆ بسپێرێ. خوایە کە هەموو عیلمەکان لای ئەوە، هەموو دەسەڵاتەکان لای ئەوە، هەموو ڕەحمەت لە لای ئەوە، بەزەیی هەمووی لە لای ئەوە، لە پشتی قدرەتی ئەوە قدرەتێکی تر نییە، لە پشتی علمی ئەوە علمێکی تر نییە، لەگەڵ ڕەحمەتی ئەوە ڕەحمەتێکی تر نییە. واللهی ئەگەر ئینسان ئەوە بیرکاتەوە دڵی یەکلا ئەبێتەوە بۆ ئەوی پشت بەخوا بەسێ جەل جەلالوه و بە هیچ شێوازێ لا ناکاتەوە بۆ لای غێری خوا، تەنها خوا ئەکاتە وەکیل. ئەی هەندێک جار ئینسان ئەم حاڵەتە لە خۆیان هەست پێ ناکە، هەست بەم تەوەکولە گەورە ناکە، هەست بە پاڵپشتی خوا ناکە، هەست ناکە بەوەی کە کارەکانی خۆی باتە دەست خوا جەل جەلالوه. ئەفەرمێ لەبەر دوو هۆکارە. یەکەم ئەوە دڵنیا بە کە یەقین کە صفەتێکی زۆر گەورەی کەسی ئینسانی ئیماندارە بەرامبەر بەخوا یەقین لاواز بۆ لە دڵتا. بۆیە ئیمام تەوحید و تەوەکولی پێکەوە هێنا، وحدانیەتی خوا بە یەکزانین و خوا ناسینی خستە پەنای تەوەکل و پشت پێ بەستن. چونکە ئەگەر خوا و چاک ناسی پشتیشی باش پێ ئەبەستی، ئەگەر لە پشت بەستن تا خەلەلێک هەبوو لە خوا ناسین تا خەلەلێک هەیە. بۆیە ئەفەرمێ ئەمە حاڵ یەکەمە. دووهەمیش ئەوەیە کە دڵ ترسی لێ ئەنیشێ. سبحان الله، ترس یەکێکە لە نیعمەتەکانی خوا بەسەر ئینسانەوە و لە عینەن کاتێکە لە بەڵاو نیقمەتەکانیش بەسەر ئینسانە. مجرد یا بڵێم حقیقەتی خەوف و جبن و ترسان لە ئینسانە مهمە، چونکە ئەگەر ترسان لە ئینسانە نەبێ ئینسان زۆر زوو ئەفەوتی. مناڵێک کە هەست بە ئاگر ئەکات و ئەترسێ و لێ ئەگەڕێتەوە ئەم ترسە نیعمەت و بەرەکەتە. تۆ سوور ئەزانی ئەلێرە تووشی زەرێک ئەبیت و ناچی ئەو کارە بکەیت و ئەگەڕێیتەوە بە دڵنیاییەوە. ترس نیعمەتی خۆیە جەل جەلالوه لەسەر ئینسان، بەڵام لەکوێ تەجاوزی کرد لە حەدی خۆی ئەبێتە نیقمەت و بەڵا بەسەر ئینسانەوە. بۆیە ئەفەرمێ هەندێک جار کۆمەڵی ئەوهامیە بە زیهنی ئینسانە، مێشکی ئینسانە ترس لە دڵی ئینسانە دروستەکات تەوەکولی کەمەکاتەوە، مە جۆرێکی ترە. ئەفەرمێ چەندێک
هیچ کابرا یەقینیشی بەخوا لە 100% هەیە، بەڵام ئەزانێ کە شتانێکیە بە دڵیە، با بڵێن ترسێکیە بە دڵیە، پێی وایە کە ئەگەر ئەم کارە ئیشە نەکا یا ئەم شتەی بداتە دەستی خوا لەو ئەچێ زەرێکە، لەو ئەچێ بەڵایەکی توش بێ. ئینسانە زعفێکی زۆر گەورەیە، غەمێکی زۆر گەورە ئەخوا وای لێت کە هەندێک جار وەکو نەخۆشیەک، چۆن کەسێک نەخۆشە ئەگەر بێت و هەرێکێک لە ئێمە یعنی دیقەت بدەن، ئەگەر بە تاقی تەنها لە ژوورێکە مردوویەکی لێبێ بڵێن تۆ وەرە دابنیش، یەقینت هەیە کە ئەم مردووە هیچ دەسەڵاتی نییە، هیچ وڵی نییە، یەقینشت هەیە ئەجەلی خۆت تەواو کاتی خۆیت ئینجا تۆ ئەمری، کەسی ناوێری لە ژوورە دانیشی. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بریتە لەو ترسەی کەوا لە دڵی ئینسانە هەیە، وای لێ ئەکات کە بچێتە دەرەوە، نەوەستێ، نەمێنێ لەو شوێنە ئەو شوێنە بەجێ بێڵێ. یا هەندێک جار ئێستاوە مەسەلەن نەخۆشی بەربڵاوە لە خۆیەوە خەوفێک دڵی تۆ داگیرەکە، بینەما لە ڕووی عەقڵیەوە ئەگەر سەیرێکی ئەڵێن مەسەلەن وڵاتێکی 7 ملیۆنی چەند کەس توش بوو، ئەڵێن 8 کەس، یعنی لە 7 ملیۆنە 8 کەس، یا با بڵێن لە 8 ملیۆنە 8 کەس، یعنی هیچ نییە ڕێژەکە، نەک لە 100 یەک نییە، لە هەزارانیش یەک نییە. کەچی سبحان الله خەوفێک زاڵەیە بەسەر تۆیە، ئەرزانی یعنی لەو شارەکەی تۆیە هیچ نییە، قەلەقیەکت بۆ دروستە بێ. ئەمە هۆکارەکەی بریتێ لەوەی کە یەقینت هەیە بەڵام ترسێک لە دڵە هەیە، ئەم ترسە ختووکت ئەدا زاڵەوێ بەسەرتا. بۆیە هەندێک جار ئینسان کە یەقینی بەخوا کەمە بێتەوە هۆکاری ترسەکەی، یەقینی هەیە کە خوا باشترینە بۆی بێتە وەکیلی ئەم. ئەخ تەوەکول یعنی کارەکانی خۆم سپارد بەخوا، چۆن وەکیلی ئەگریتر حەقێنێ بەسەری وەڵێ ئەو کارەکانم بۆ جێبەجێکە پاڵی لێیتەوە، بەخوا تەوەکولیش ئەو هەیە، دڵت پاڵەیەتەوە کە کارەکاندایە خوا جەل جەلالوهو. بەڵام ئەو ترسە هەندێک جار عامەتی ئێمە لە ضعفی یەقینەوە نییە، یعنی تەوحیدی خەڵک عامەتەن الحەمدلله باشە، بەڵام ئەو ترسە لە دڵی خەڵکەوە ها ئەکات کە یەقینەکەی بەخوا جەل جەلالوهو یان با بڵێن تەوەکولەکەی بەخوا کەم ببێتەوە. ئەفەرمێ دەی ئەمە کەسی ئەگەر کەسی عاقڵ مەسەلەن بێت پێی بڵێ کاکە لەسەر ئەم جێگایە بخۆ، ئەو کەسێک کە لە پەناتەیە مردووە پێکەوە بخۆن، ئەشزانێ مردووە کە هیچ ناکە بەڵام ناوێرێ. دەی ئەگەر بێت و یەقینیشی هەیە کە ئەمە جەمادێکە هیچ نییە، تازە وەکو چۆن ئەم فەرشە سبحان الله ئەم ئینسانە کە مرد چۆن ئەم فەرشە هیچ جوڵە و حەرەکەیکی نییە، بەخوا ئینسانیش ئەو هەیە، هیچ حەرەکە و جوڵە و دەسەڵات و توانایەکی نییە، بەڵام خەوفێکی طەبیعی لە دڵی ئینسانە هەیە. دەی لە جەمادات ڕاناکە، کەچی لەم جەمادیان کە مردووە هاوشانی خۆیەتی ڕائەکە. ئەمە ئەفەرمێت ترسێکە لە دڵا کە وردە ئینسان هەندێک جار ئەبێتە نەخۆشی لێ. جاری وە ئینسان لە شوێنێکە دائنیشێ بە تاقی تەنها لە خۆوە خەوفێکی بۆ دێ، ئەو خەوفە ئەو جبنەی دڵە، یەقینت هەیە هیچ نییە، دەنگێکە بیسی لە خۆتەوە ئەترسی، یەقینیشت هەیە هیچ نییە. بۆیە ئەفەرمێ بەشێک لەوەی کە ئینسان تەوەکولی بەخوا کەمە بێتەوە ئەو ترسەی دڵێتی، ئەترسێ لەوەی کە زەرەرکە، ئەترسێ لەوەی کە عاقیبەتی باش نەبێت. تۆ ذیکری خوێندووە، ذیکر نوێژی بەیانیت کردو، لە چی ئەترسی؟ واللهی نوێژی بەیانیت کرد لە ژێر ڕەحمەتی خوایە و سەرپەرشتی تایبەتی خوایە هەتا ئێوار. سەیرە بەلام مۆجاری وا هەیە کەسێک جوبنەکە وای لێ ئەکا مەزاڵە نوێژی بەیانی کردو بە جەماعەت، سنەتی پێش نوێژی بەیانی کردو ڕەکوێک تۆکمە، کەسی ئەترسێ لەوەی تووشی بەڵایە بێت، تووشی موسیبەتێ بێت، ئەترسێ لەوەی کارەکانی تۆ خوا سەرپەرشتی ئەکا بە دەقی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. خۆشت یەقینت هەیە بەمە، ئەم ترسە لە پایشی. بۆیە ئینسانی ئیماندار ئەبێت لەگەڵ دینە کە ئەژی، لەگەڵ کەلیماتی ئیسلامە کە ئەژی، ئەبێ بتوێتەوە لەگەڵیان. واللهی چوویتە ماڵەکەت بسم الله کرد و دەرگاکەت داخست، ئەبێ یەقینت هەبێ یەک شەیاطینی لە ماڵی تۆیان نەماوە. دانیشتی لەسەر سفرەکە بسم اللهیت کرد، یەقینت هەیە شەیاطین دەرەقەتی تۆ نایەن، تۆ زاڵەوی بەسەریانە، تۆ بەهێزەبی. بۆیە ئەم تەوەکولە بەخوا جەل جەلالوهو زۆر گەورەیە، ئەبێ یەقین بە یەقینەوە بژی، کە بە یەقینەوە نەژیای بە ترسەوە سێرەکەی زۆرێک لە بەشی تەوەکولەکەت لەدەست دەرئەچێ. دێ ئەفەرمێ ئیمام ئەفەرمێ واللهی بە هیچ شێوازێ تەوەکول دروست نابێ ئیلا بە هێزی دڵ نەبێ، هێزی دڵیش دروست نابێ بە یەقین نەبێ. دەی ئەگەر جوان لەم معنایانە تێگەیشتی بزانە ئەو کەسانێکەوە یەقینیان بەخوا هەیە جەل جەلالوهو
وتەوەکولی تەواویان بەخوا هەیە سێ جۆر جۆرێکیان وەکو ئەم کەسە وایە کەسێک ئەەکەیتە وەکیل و خۆت پاڵی لێ ئەدەیتەوە من جۆری یەکەمە خۆی تەسلیم کردووە بەخوا چۆن کەسەکە خۆی تەسلیمەکە بە وەکیلەکەی خۆ ئەگەریشی هەیە یان ئێمە لە کار کاممان هەیە کاس پێ بکات و لە 100% پێوە بە قازانجەکە پێت وایە ئیلا بڕێ زەرەکەی بەڵام سیر کە لەوەیانە ڕەغبەتێکت هەیە گوێ نادەیتێ جورئەتت هەیە کاسبەکەت ئەەکەی ئەشزانی احتیمالە خۆ زەرەکەی سوکاممان هەیە سواری سیارە بێ بەتەماوێ بگەڕێتەوە ماڵەوە زۆر محتەمەل لە ڕێگا ئێمە تەواو بین دەی سواری شەبین جورئەتیشمان هەیە و سەریشەکەوین خۆ ئەوە یەک جار کەسێکمان بینایە کە مردووە لە سیارە ئیتر نەمان لێرەیە لەگەڵ یا بڕۆین جارێکی تر ئەمە هەمووی ئەگەڕێتەوە سەر ئەو هێزەی ناخت ئەو یەقینەی ناخت کە هەیە جۆری یەکەم لەگەڵ خوایە چۆنە چۆن کەسێکە بە وەکیل ئەبەم شێوازەیە ئەم پلەیە زۆر پلەیەکی بەرز نیە هێشتا پلەی لەمانە بەرزترمان هەیە واتە تۆ لەگەڵ خوایە جەل جەلالوهو چۆن کەسێکە بە وەکیل ئاوا ژیانە بێتە سەر جۆری دووهەم بریتێ لەوەی کە لەو جۆرە بەهێزترە مناڵ چۆنە لەگەڵ دایکە هیچ شتێک نازانێت دایکی نەبێ لی دەڕائەکا بۆ لای دایکی گریا بەرەو لای دایکی ئەڕوا کێشەیەکی بۆ لای دایکی ئیعتیماد و پشتبەستنی ئەو مناڵە چۆنە بە دایکی ئەمە جۆری دووهەمە لە مەسەلەی تەوەکولە ئینسان لە هەموو شتێکا بگەڕێتەوە لای خۆ پشتی بەخوا بەسێ وەکو مناڵەکە هەر کێشەیەکی هەبێ ئەم مناڵە ڕوئەکاتە دایکی زۆر ناڕەحەت کرا هاوارەکە لە دایکی دەی وەڵڵاهی هەندێک کەس کە تەوەکل بەخوا جەل جەلالوهو ئەبەسێ کار لەوانێ وەکو وەکیلەکە چکە وەکیلەکە لەوە چێ هەندێک جار دڵە لێ بدا بڵێ وەڵا لەوە چێ خیانەتم لێ بکە بەڵام لەگەڵ دایکە خیانەت نییە یەقینت هەیە مەلاذی ئامین و شوێنی ئامین بۆ تۆ دایکتە بۆیە هەموو کاتێک ڕائەکەیتەوە بۆ لای دایکت مناڵێک ئەبینێ ڕائەکاتەوە بۆ لای دایک ئەفەرمێ ئەم جۆرەش جۆری دووهەمە کە ئینسان پشت بەخوا بەستێ کە ئەنەما مناڵێکە لەگەڵ دایکیە جۆری سێهەم لە هەموو ئەمانە بەهێزترە مردوو چۆنە لە بەردەم ئەو کەسێکەوە ئەیشوە تەنانەت حەرەکە و جوڵەیەکیشی نییە بەبێ ئەو کەسێکەوە ئەیشوە تەنها ئەوە ئەیجوڵێنێ دەی وەڵڵاهی کەسی وا هەیە لە تەوەکولێ ئەوەندە پلەکەی بەرز بۆتەوە وەکو ئەو کەسەی لێ هاتوو مردوو چۆن خۆی تەسلیمەکە بەو کەسێکە ئەیشوە ئەمیش خۆی تەسلیمەکە بەخوا جەل جەلالوهو لە هەموو هەڵس و کەوت و نەفەسێک و هەموو حیاتیە خۆی تەسلیم بەخوا کردووە جەل جەلالوهو ئەمە زۆر لەوە جیاوازەکە کێشەیەکت بۆ ڕاکەی بۆ لای ئەمە هیچ جوڵەیەک ناکەی ئیلا بەبێ ئەو نەبێ بۆیە ئەفەرمێ ئەم حاڵانە بەچی دروست ئەبێ ئەفەرمێ بەوە دروست ئەبێ ئینسان زۆر جوهد کە دائیمە خۆی لە یاد بێ لەگەڵ خۆیان بژی دڵێ لەگەڵ خۆیان بێ لەگەڵ ئەوە پەیوەست بە هەر ئینسانێک زۆر لەگەڵ خۆیان ژیا ڕۆحی تێکەڵ بوو لەگەڵ كلمات رب العالمين بخوا أم جور يقين وتوكل ودروس آرام بآرام كمان هي منالك بتوكي نبي نبي كاتك باوكي فري أداب أسمانا بي أكنت أجاتو سردسي باوكي شو زور يقيني هي كباوكي نايخات دي لواسي قداكي برزيكاتو دسكا بقريان يا كسي برزيكاتو دسكا بقريان شو متماني بيني ده بخوا أو من الله شون لأسمان وأجري تأكلتو سردسي باوكي پێ ئەکەنێ هەتا ئەگاتە سەر دەسی باوکی ئەبێ بە هەمان شێوازی ئەمە ئەگەر لە ئاسمانەوە کەوتنە خوارەوە دڵنیا بین و پێ بکەنین چونکە لە دەستێکی زۆر ئەمینن لە دەستی قودرەتی ئیلاهیەن جەل جەلالوه عەزیزانم تەوەکل صفەتێکی زۆر گەورەیە لە کەسی موسڵمانە شەیاطین زاڵ ئەبن بەسەر ئینسانەکانە ئیلا کەسێک نەبێت تەوەکولی نەبێ واللهی ئەگەر ذیکریش نەخوێنی بەس پشتە بەخوا زۆر قایم بێ یەکێک لەم سێ قۆناغەبی یا چۆن کەسێ ئەکەیتە وەکیل یا چۆن مناڵێ بۆ لای دایکی یا چۆن مردوویە لە بەردەم مردوو شۆرێکە ئەبەم شێوازە لەگەڵ خوایە ژیان بەرەسەر ئارام بە هیچ شتێک لە تۆ بەهێزتر نییە بەخوا هەموو کافری دنیا کۆبێتەوە بەرامبەر بە تۆ وەکو پوشکەیەک سەیریەکەی بۆیە بە حەیاتی نەبوو لە جەنگێکە موسڵمانێکی ترسنۆکە بێ هۆکارەکەی ئەو تەوەکول و پشت بەستنەیە بەخوا جەل جەلالوه عەزیزانم ئێمە ئەمڕۆ لە کوردستانە هەڵایەکی عەلامی زۆر گەورە و کێشە و بەڵایەکی زۆر گەورە ئام ڕووی کردوتە ئەم وڵاتەی ئێمە لەم کوردستانە ئەژین ئەمە یەکەم جارمان نییە گوێ لە دیعایە و هەڵای ئەعلام بگرین و ئەعلام شت لە خۆی گەورەتر ئەکە بەڕاستی یەکێک لە گرفتەکانی ئەم کۆتایانەی ژیانی ئێمە بریتیە لەوەی کە ئیعلامێکی ناسادق و درۆزن و
بێسیقە و بێمتمانە و يعني ڕووی کردوتە هەموو وڵاتانی عالەمی ئیسلامی تر تۆ دەست و قاچت ئەشکێن ئەلەم وڵاتی ئێمە دیقەت بدەن چەند مریشک و قەل و قازی خەڵکیان فەوتان بە درۆژ هیچیش نەبوو. ئێستش ئێمە لە بەردەم عینەن دیعایەتێکی زۆری گەوران وای لێکردن خەوف و قەلەقی تیا دروست کردی بەخوا یەقینە بەخوا هەبێ جل جەلالوه. ئیبراهیم ئاسا ئەچیتە ناو ئاگر و ناسووتی والله یەقینت هەبێ لەگەڵ خوا جل جەلالوه ئەبەد ناڕەحەتی لەو ناڕەحەتیانە نایەتە ڕێگەی تو ئەگەر هاتیشە ڕێگات تۆ زۆر سەلامەتی تۆ زۆر ئەمینی چکە پشتە بەخوا زۆ قایم على الأقل ناترسی بە پێکەنین و زەردەخەنەوە بەرامبەر بە هەموو مصیبەتەکان ئەڕێ. بۆیە ئەم دەرسە سبحان الله موافقەی کردو لەگەڵ ئەم وەزع و گوزەرانەی ئەمڕۆیە پێم خۆش بوو هەروەکو ئیشارەتێک چکە زۆرتان لەسەر ئەو بابەتە بیستووە نامەوێت درێژەی بدەمێ ئەوەی کە گرنگە بە نیسبەت ئێمەی موسڵمانەوە پشت بەستنمان بەخوا ڕزگارکەرمانە لە هەموو ناڕەحەتی و تەنگ و چەڵەمەیەک ناڕەحەتی مادیە ناڕەحەتی نەفسیە ناڕەحەتی صحەتە لەش ساغیە هەر جۆرێک لە جۆرەکانی ناڕەحەتی هەیە. ئێمەی ئیماندار لەگەڵ خۆیە کە ژیان ئەبینە سەر نەک زەوی ئێمە کەون و کائینات هەمووی بەدەستی ئەوە بۆیە دڵمان تەسلیمەکەین بەو عەقڵ و شعور و هەستەکانمان هەمووی تەسلیمەکەین بەخوا لێ ئەپاڕێنەوە لێ ئەڵاڵێنەوە ئەڵێن یا ڕەبی پەروەردگارە ئێمەی گوناهبار لەبەر خاتی تۆ لەم شوێنە کۆبووینەوە دانیشتین داوان لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێن تو گەورەی خۆت دڵمان ئارام کە خوایە دڵمان ئارام کە خوایە ماڵمان ئارام کە یا ربی خوایە داوان لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت وڵات و نیشتیمانمان ئارام کە یا ربی خوایە لەم نەخۆشە کوشندە بمان پارێزە یا ربی خوایە وڵاتی موسڵمانان پارێزگاری بکە یا رب العالمین خوایە داوان لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم نەخۆشیە پیسەی کە ڕووی کردوتە ئەم وڵاتی ئێمە یا ربی خوایە داوان لێ ئەکەین موسڵمانان بە سەلامەتی ڕزگار بکە یا رب العالمین خوایە ئێمە وڵاتێکی بێکەس و بێچارەین یا ئیلاهی تەنها پشت بە تۆ ئەبەسین هانا بۆ لای تۆ ئەهێنین یا ربی خوایە مەمان دەرەدەسی خۆمان بۆ چرکە ساتێک یا ئەکرەم الئەکرەمین هۆ ئەو کەسەی سپاردە قەت زایە ناکەی و ئێمە خۆمان و هەموو موسڵمانانمان سپاردەی تۆ کرد خوایە سپاردە زایە ناکەیت و زایەمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین شیفای نەخۆشەکانمان بنێرە تو گەورەی خۆت لە مردوەکانمان ببورە لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر گرفت و کێشەیەکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان دڵنا ئارامە ئارامیکە پەروەردگارە توكل صفتي توكل لنا وما زياتر بك يا رب العالمين يا ربي خويا يقين لنا خمنا بتشسبنا يا ربي پروردگار داوال لي اكن بامتي رسول الله صلى الله عليه واله وسلم حساب مانك بشوين كوتي او خوش يستقبل مانك لمن قبولك طاعه وذكر اورادنا يا رب العالمين يا ربي خويا داوال لي اكن بحرمتي بيا باشكاني امولاتي اما پروردگار بحرمتي مزگوت جوانكاني امولاتي اما بحرمتي دلي گنجاني ولاتي اما بحرمتي حجاب وبوشتي افرتاني اما پروردگار داوال لي اكن ام بلا مصيبه من لسلاب امين امين والحمد لله رب العالمين.